ئێمە وەکو مامۆستایان میوانەبێژ داواکاریی سەرەکیمان دامەزراندنی هەمیشەیە بەبێ جیاوازی و هەروەها ئەگەر هیچ وەڵامێکمانە دەنەوە بەردەوام دەبین لە خۆپیشاندان و بایکۆتکردن. من وەکو مامۆستایەکی وەرزش لێرە بۆ وەزیر دەرەم هۆکاری چ بۆ کەوانی وەرزشی لادایە کە یەکێکە لەوانە هەر سەرەکیەکان هەموو وڵاتانی پێشکەوتووی جیهان یعنی یەکەم وانە و یەکەم دەرسیان وەرزش و هونەرە کە بتێ وڵاتێک بەرەو پێشەوەبەری چەندین فێرخواز حەز و خولیای خۆی هەیە، بەڵام نازانم وەزیر لۆ ئەو بڕیارەیدا لێرە بۆ وەزیر دەرەم تکە ئەو بڕیارە کە دایێت زۆر هەڵەیە. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژی پەروەردەی کۆیە هاتوین داوای مافی خۆمان دەکەین. سەرەتاییترین مافی خۆمان بریتە لە دامەزراندنمان و جا دامەزراندن هلانی کەم ئەگەر بە گرێبەستیش بێت ئێمە ئەتوانین ڕازی بین و بێجگە لە ئەوەش کە دەرگای باخچەکان تا ئێستا نەکراوەتەوە و چارەنووسی مامۆستایانی هونەر و وەرزش دیار نییە کە لە منهج دانەماوە. داوا دەکەین چارەنووسی ئەوانیش یەکلایی بکرێتەوە و مافی شایستەدارەکانمان نەفەوتێت. ئێمە وەکو پەروەردەی کۆیە گرفتی کەمی مامۆستامان لە گوندەکان هەتا سەتانەوەتی زۆر خراپ بووە. ئەگەر ئەو بەڕێزانە وەکووانە بێژ نەمانتوانی با لە گوندەکان دایان بنین بەڕاستی سەتینەوەتی ئەمە گوندەکانماندا دەخران و ئەوانی کە لە ناحیەکانن دووبارە بە هەمان شێوەی گوندەکان لەوانەیە یەک تۆز بەنسبەتی کەمتر مامۆستایی لێبووە، لەوانەیە لە سنتەری قەزایەکان لە هەندێک اختصاصات مشاکلمان هەبووبی لەنا سنتەری قەزایەکان باشتر بووە لە دانانی وانەبێژەکان، بەڵام پێم وایە ئەوان ئەو داواکاریە کە هەیەە داوای ئەویان هەیە کە بەڕسمی بکرێن یان بەگرێ بەست بکرێن. ئەوە مافەچی ڕەوایە ئەگەر وەزارەتی دارایی ڕێپێدانی هەبی یان توانە هەبی ئەوانە بەگرێ بەستی ڕسمی بکاتن. ئەمە پشتگیری لە داواکاریەکانی وان دەکەین. سپاس. یاداشت و بەیاننامەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێم بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆک و ئەندامانی پەرلەمانی کوردستان. مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان چەندین ساڵە وەک سەربازی ون خزمەتی وڵات و نیشتیمان دەکەن لە ڕێگای پەروەردە و فێرکردنی قوتابیان و خوێندکارانی ئەم نیشتیمانە. بەڵام بەداخەوە وانەبێژان لە ئێستادا لە بارودۆخێکی زۆر خراپی دەروونی و ئابووریدا دەژین. ئێمە لە کاتێکدا هاوشەوەی مامۆستایانی میلاک ئەرچی پەروەردە و فێرکردنیان لەسەر شانە و پشتی شێرمان بەرکەوتۆ لە پڕکردنەوەی کەمی میلاکان لە قوتابخانە و خوێندنگاکاندا کە زیاتر لە 120 کۆی میلاکاتی پەروەردە پێک دێنین. لە بارودۆخی سەختی ئابووری و سیاسی هاوکاری حکوومەتی هەرێم بووین بە بڕە شارستایەکی کەم و ساڵانێکی زۆرەوە. بەردەوامی لەوانە گوتنەوە بە شێوەی وانەبێژی لە کاتێکدا ساڵانێکی زۆرە دامەزراندن لە کردی پەروەردە نەکراوە و لە ئێستادا هیچ پاساوێکی دارایی و ئابووری نەماوە بە تایبەت دوای ڕێککەوتنی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم لەسەر بودجە و بوونی پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2021 لە هەرێم. چاکسازەکانی حکوومەتی هەرێم لە بوارە جیاجیەکاندا بۆیە داواکارین لە بەڕێز سەرۆک حکوومەت و جێگرەکەی و وەزیری بەڕێزەکان و بە تایبەت وەزیری پەروەردە و وەزیری دارایی کەوا بە گوڕوتینێکی زۆرە بێنە سەرخەت لە گەرمان و داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکان دەکەین لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ماف و شایستەی دارایی مامۆستایانی وانەبێژ نەفەوتێ و چارەنووسی مامۆستایانی وانەبێژ یەکلایی بکرێتەوە لە بودجەی ساڵی 2021. بە هیواین لە کۆبوونەوەی ئەنجومەن وەزیران و پەرلەمان لەسەر بودجە داواکارەکانمان بە هەند وەربگیرێ و پشتگوێ نەخرێت. پێویستە مافی مامۆستایانی وانەبێژ و وانەبێژانی باخچەکان لەبەرچاو بژیرێت و بە زووترین کات بڕیار لە دامەزراندی وانەبێژان بدرێت و چارەنووس و شایستە دارەکانی 1 تا 6یان دیاری بکرێت. بە بێچاوانەوە گەر داخوازەکانمان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبین لە خۆپیشاندان و لە ئایندەدا دوور لە ویستی خۆمان ناچار دەبین ڕێکاری تر بگرینە بەر. دەستەی وانەبێژانی ناڕازی لە هەرێم 18/5/2021.